بەڕێزەکەی ینی چۆن لە زستانە دەست و پەنجە تەزیەوە باوەڕ بێ بکە بەو شێوازێ من دوێنە شەو بۆ ینی بە تەواتی هەستی پێکرد هەڵمی دەم ینی بە تەواتی ئەبینرا وەکو زستان وەکو چلی زستان ئێوەش لە سۆران نزیکن لە بابەتی چۆمان و حاجۆمەران و کوێستانەکان و هەر بەڕاست ینی سەرما لەوێ چۆنە و بەفردا نەبەزیەوە ناو سۆران بەم نزیکانە کاکدانا سلااوت لێوێت سلااو لە بینەرانی بەڕێزیش بێ سەرما ئەو ساڵ هەر بەردەوامی هەبووە کاکدانا تاوەکو ئێستاش بڵێین دوێنێ بەفرێکی باش لە حاجۆمەرا باری بوو لە لووتکەی چیاکان باری بوو نەگەیشتۆتە ناو سۆران بەڵام سەرماکەی لە سۆران گەیشتۆتە سۆران سەرماکەی هەیە 12 سانتیم دوێنێ باری بوون لە حاجۆمەران کە ماوەی نزیکەی 10 ساڵێکە بێتن لە ڕۆژانی نەورۆز بەم ڕێژەیە زۆرە بەفر لە حاجۆمەران نەباریوە خۆشبەختانە ئەم ساڵ بەفر و بارانێکی زۆر لە ناوچەکە باریوە کە مای دڵخۆشیە ئەم ساڵ بەپێی ئامارەکانی پاراستن و ڕێگاوبانی ئیدارەی سۆران کە بەفریان ڕاماڵیوە لە حاجۆمەران زیاتر لە 5 مەتریان لە سەر شەقامەکان ڕاماڵیوە لەوانەیە لە پرژەش بەفرێکی زۆر هەبێ سۆران ڕێژەی بارانبارین بەم شێوەی خوارەوە بووە لە سۆران تاوەکو ئێستا 777 ملیم باران باریوە و لە خەلیفان 862 ملیم باران باریوە لە مێرگەسۆر 1708 ملیم باران باریوە لە چۆمان 813 ملیم باران باریوە لە سیدەکان 825 لە ڕەواندوزیش 734 ملیم باران باریوە کە ئەم باران بارینەی ئەم ساڵ ڕێژەکەی زۆر زیاترە بەراورد بە باران بارینی ساڵی ڕابردوو خۆشبەختانە ئەم ساڵ وشکە ساڵی نەماوە لە ناوچەکە و کانیا و کارێزەکان ژیاونەتەوە ڕووبارەکان ئاوێکی زۆریان تێدا بەراورد بە ساڵانی ڕابردوو خۆشبەختانە ئەوەی هەیە لە ڕۆژانی ڕابردوش کە بارانێکی زۆر باریوە ئەو کانی و کارێزانەی کە نەتەقیونەتەوە زۆر بەیان تەقیونەتەوە بە ئاوێکی زۆریان تایە کاک دانم کە ئێستا قسەی لەگەڵ ئێوە کەم باران بارین لە سۆران لە ئێستادا دەستی پێکردەوە باران ئەبارێتن بە پێی پێشبینیەکانی کەشناسیش باران بارین ئەم ڕۆژانە بەردەوامی ئەبێت ساڵانە لەم کاتەدا کە نەورۆز بوو بە بۆنەی ڕۆژانی نەورۆز و بەهار هاوڵاتیانێکی زۆر سەردانی دەشت و دەریان ئەکرد بەڵام ئەم ساڵ بەهۆی ساردی و باران بارین هاوڵاتیان کەمتر توانیویانە سەردانی دەشت و دەربکەن تەنها دوێنێ نەبێت دوێنەوەی کە ئێمە سەردانی ناوچەکانمان کرد خەڵکێکی باش هات بۆ دەرەوە بە حکمەوەی کە کەش و هەوا خۆش بوو و خۆرەتاو بوو خەڵک توانی بچێتە دەرەوە بەڵام ڕۆژانی تر هاوڵاتیان نەیانتوانیوە ئەم ڕۆژ کە باران بارینە بە هەمان شێوە هاوڵاتیان ڕەنگە نەتوانن وەکو پێویست سەردانی دەشت و دەربکەن و گەشت و سەیران بکەن کاکدانا لە ئیدارەی سۆران گرفتی غاز بەردەوامی هەیە تاوەکو ئێستا بەهۆی نەهێنانی غاز لە شێڵگەی کۆرمۆرەوە مەوای کردو تاوەکو ئێستا گرفتی غاز بەردەوامی هەبێ من شەوی ڕابردووش قسەم لەگەڵ لێژنەی غاز و نەوتی ئیدارەی سۆران کردەوە ئاماژەی بەوەدا تاوەکو ئاسایی ئەبێتەوە هێنانی غاز قەرار بوو کە ئەمڕۆ هێنانەوەی غاز ئاسایی ببێتەوە بەڵام کەمێک ئێستا پەیوەندی پێوە کرد وەڵامی نەدامەوە ئاخۆ ئەمڕۆ ئاسایی ئەبێتەوە ئەسێتەوە دۆخی زارانی یاخودنا یەخەلێنەی غاز لە ئیدارەی سۆران بە 26,000 دینار بوو تاوەکو ئێستا کە ئەمەش دۆخێکی خراپی بۆ هاوڵاتیان دروست کردووە بارگرانیەکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە سەرەڕای ئەوەش نەوت کە لە چلەی زستاندا بە 180,000 دینار نەبوو لە ئێستادا بەرمیلێک نەوت بە 180,000 دینارە کە هاوڵاتیان لە ئێستادا پێویستێکی زۆریان بەنەوت هەیە ئەم ساڵزستانی ئەم ساڵزستانێکی درێژ بوو وای کرد کە هاوڵاتیان زیاتر پێویستیان بە خۆگەرمکەرەوە و نەفت بێتن بەڵام بەداخەوە گرانی نەوت و گرانی کارەبا بە هەمان شێوای کردکەوە بارگرانیەکی زۆر لە سەرشانی هاوڵاتیان دروست ببێ لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستاش نرخەکەی بە بەرزی ماوەتەوە لە کاتێکدا هەرێمی کوردستان خۆی نەوت بەرهەم دەهێنێتن نەدەبوو کە نەوت بەو ڕێژەیە زۆرە بەرز ببێتەوە کاکدانە ئەمە تەواوی زانیاریەکان بوون لە ئیدارەی سۆران کاگایە ئازاد لێم پرسی دۆزام جۆر لە نەبووتم لە پرژە بێ بەفر چۆن بێ چەند سانتیم بێ چەنی لێ بێ وابزانام لە سۆران هەرنمە باران بێ لەوێ بەفرە بارێوانیە
کاک داناوەڵا باسی پڕۆژەت کردووانە بەڵێ بەڵە پڕژە خۆی هەر کە بارانە بارێ لە لای ئێمە لە پڕژە بەردەوام بەفرە بارێ بەفرێکی زۆری تێدایە پڕژە بە حکمەوەی کە ناوچەیەکی کوێستانیەوە سنووریە هەر کاتێک لە ناوچەکانی ئێمە باران ئەبارەتنەوەی بەفرەگرێتەوە ڕۆژانی ڕابردووش دوێنێ و پێرێ و ئەم ڕۆژانش بەردەوام پڕژە بەفری لێ باریوە پڕژە هاوینانیش بەفری لێ ئەمێنێتەوە ناوچەیەکی فێنکە جاتە زای ئەوەی زستانان بە مەتر بەفری لێ ئەبارێت و ناوچەیەکی ساردا کاگازاد ئۆمەراوەی سوپاس کە لە سۆرانەوە لەگەڵمان بوویت دەچینە هەولێر پامێرمان دریز محەممەد وەردەگرین کاگی دریس